با هەواڵ و چالاکیەکانی بەشێک لە هونەرمەندان و باڵین ئەو کەسانەی کە لە بواری هونەر لە کوردستان و لە شارەکانی هەرێمی کوردستان و لە هەر چوارپارچی کوردستان کارەکەن لە ئێستادا بۆ دەرخستنی توانە و بەهرەکانی خوێندکاران پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری هەولێر حوتەمین کەرنەڤاڵی ساڵانەی عود بۆ گرنگیدان بە ئامێری عودی بۆ ژمارەیەک خوێندکاری کوڕ و کچی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر ساز کرد. حوتەمین کەرنەڤاڵی ساڵانەی عود کە بەشی مۆزیکی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر ڕێکی خست بوو بە بەشداری 20 خوێندکاری کوڕ و کچ لە قۆناغە جیاوازەکانی پەیمانگە بەژێنینی ئامێری عود و پێشکەشکردنی چەند پارچە مۆزیک و گۆرانیەک بڕێوەچوو ئامانج لەم کەرنەڤاڵە گرنگیدانە بە ئامێری عود و دەرخستنی توانە و بەهرەکانی خوێندکارانە کە لە مای ساڵانی خوێندنی پەیمانگە فێری مۆزیک و دەنگ و گۆرانی وتن بوون. طبعا ئێمە ئامانجمان لەمە چەند ئامانجێکە بەڕاستی بۆەوەی ئەگەر ڕیزبەندی کەم بە خاڵ بووە دەتوانین یەکەم بەوە دەست پێ بکەین کە قوتابیان ئاگادار و چۆنیەتی ژنینی سەرمەسرح سەرستەیج فێر بن بۆ ئەوەی ئەو سترێژ و ئەو خەڵقیە و ئەویان نەمێنێ کاتێک کە بەرامبەر بڵێن جمهور دەیژەنن ئەمە یەک. دووەمیشیان ئەمە جۆرێکە لە چۆن ڕێی چاڵە ئەو چاڵاکیانەی کە کسە دوایی پەیمانگاش کە بتوانێت بەردەوام بێ. زیاتریشمان لێرە گرنگیدانە بە ئامێری عود.